ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تۆری بەرنامەی ڕاڤە قسەکردنە بێ لە سێهەمین ساڵیادی کابینەی نۆیمی حکوومەتی هەرێمی کوردستان، کابینەی نۆ و پرسی چاکسازی و بەردەوامی پرۆژە خزمەتگوزاریەکان. ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز کاگرێبین ڕەحیم، چاودێری سیاسی. کاگرێبین خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاس. کاگرێبین لە سێمین ساڵیادی دەست بەکاربوونی کابینەی نۆیمی حکوومەتی هەرێمی کوردستان، کابینەیەک کە لە هەلومەرجێکی تایبەت پێچێنرا و بە خوێندنەوەی هەموو ئەو واقعی کە لە هەرێمی کوردستان و عێراق بۆ ناوچەکە گوزەرا، سەرباری دۆخی ناهەمواری ناوچەکە، سەرباری ئەو ئاڵنگارێک گەورانەی بەرۆکی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەی گرتبوو، کابینەیەک بوو بە کۆمەڵێک خەون و بە کۆمەڵێک بەڵێن و بە کۆمەڵێک ئامانجی گەوری نیشتیمانیەوە پێشێنرا. لەسەر و هەمویانەوە دووبارە ڕێخستنەوەی نێوماڵی کورد، پرسی چاکسازی، باشترکردنی خزمەتگوزاریەکان، باشترکردنی ئازادی و ئازادی ڕادەربڕین و پەرەپێدان بە ئەزموون هەرێمی کوردستان و دیموکراسی. ئەگەر بەو پرسیارە گشتیە دەست پێ بکەم کە خوێنەوەی جەنابتان بۆ 3 ساڵی ئەم کابینەیە و لە ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ ئەو ئەستەنگە گەورانەی کە بۆ دروست ئەکرا و لە پاڵیا بەردەوامی کابینەکە، پرسی چاکسازی، ڕێخستنی نێوماڵی کورد، دەستبردن بۆ کۆمەڵی مەلەفی هەستیار و ئیدارەدانی قەیرانەکان. خوێنەوەی جەنابەت بۆ 3 ساڵی کابینەی نۆیمی حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ زۆر سپاس کاک سەربەست. لە ڕاستیە ئەگەر سیر بکەی هەر لە دوای کۆتایی هاتنی هەڵبژاردنەکانی پێشووی پەرلەمانی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان وەکو هێزی براوەی یەکەم تێگەشتە بوو لەوەی کە هەرێمی کوردستان لە بەردەمی ئاستەنگ و لەمپەری گەورایە. بۆیە مکوڕ بوو، سوور بوو لەسەرەوەی کە کابینەیەکی بەهێز دروست بکەوە. 3 هێزی سەرەکی کە پارتی دیموکراتی کوردستانی کە نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان بوون تێدا بەشدار بن بۆی بتوانن پێکەوە وەڵام دەرەوەی هەموو ئەو بربەست و لەمپەر و ئاستەنگ و ناڕەحەتیانە بن کە هێتە بەردەمی کابینەکەوێتە بەردەمی هەرێمی کوردستان. هەر بۆیە ینی لە نەتیجەش واکەوتەوە کە 3 هێزی سەرەکی توانیان کابینەکە دروست بکەن و ڕۆڵ و کاریگەری و پێگەی هەرێکیان لە ناو کابینەکە با بڵێن ڕەنگی دایەوە نەخشی خۆی دیار بوو. هەرێمی کوردستان پێشی دروستکردنی کابینەکە لە بەردەمی کۆمەڵە قەیرانە بوو کە لە ساڵی 2014ەوە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووبوویەوە. لە مانگی شوباتی 2014 ئێمە بودجەمان بڕاوە، ڕوبەڕووی جەنگی دژی تیرۆریستانی داعش بووینەوە، ڕوبەڕووی قەیرانێکی گەورەی دارایی بووینەوە و نزیکە بە 3 ملیۆن ئاوارە لە سووریا و لە عێراق ڕویان لە هەرێمی کوردستان کرد و ئەمانە هەمووی 1050 کیلۆمەتر ئێمە سەنگەری دژی داعشمان هەبوو. ئەمانە هەمووی کولفە بوون، هەمووی ناڕەحەتی و ئاستەنگ بوو لە بەردەمی حکوومەتی هەرێمی کوردستانە. بۆیە کە کابینەی نۆیەم دەست بەکارە بێ، تەراکوماتی ئەم دۆخە ناهەموار و نەخوازراوی کە لە دەرەوەی ئیرادەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هاتوۆتە سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان بێگومان لە بەردەمی ئەم کابینەیەشا بوو. بەڵام سەرڕایەوەی کە قەیرانەکان زۆر بوون و تەحەدیەکانی زۆر بوون، ئەم کابینەیە دەستی بەکارەکانی کرد. هەر لە سەرەتای دەست بەکاربوونەوە ئێمە تووشی جیهان تووشی قەیرانێکی گەورە بوو کە بریتی بوو لە قەیرانی کۆرۆنا و قەیرانی دارایی و سفربوونەوەی هەندێک ئێستا دەبینین هەندێک وڵات ئیفلاسبوونی خۆیان ڕادەگەێنن. بەڵام ئەم کابینەیە شانی دایە بەرباریەوەی کە ئەم بار و دۆخە هەستێنێتەوە و دەستکرا بە پرۆژەیەکی چاکسازی کە پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکەکەی، بە جێگری سەرۆکەکەی، بە سەرۆکی حکوومەت و مەکتەب سیاسیەکەی بە کاملی لە پشتی سەرۆکی حکوومەت بوون بۆی ئەم بەرنامەی چاکسازی بچێتە بواری جێبەجێکردنەوە. ڕەنگە بەڕاستی بە هەندێک هێزی سیاسی ناو حکوومەتەکەش لەگەڵ چاکسازیەکە نەبوو بن و ڕەنگە لەمپەریشان دروست کرد بۆ چاکسازیەکە، بەڵام ئیرادەی چاکسازی خوازی زاڵتر بوو، سەرکەوت وەتوانی سەر بکەوێ. حکوومەت هەرێمی کوردستان لە ماوەی 30 ساڵی ڕابردووە دەستی بۆ کۆمەڵێک مەلەفی گرنگ بردووە کە بریتیە لە جارێ لە پێشە بنیادنانەوەی ژێرخانی ئەوەی کە حکوومەت خۆی هەیەی، ئەوەی کە تەملیکاتی حکوومەت خۆیەتی لە وەزاراتەکان، لە بەڕێوەبەرایەتیەکان، هەتا ئەگاتە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران. چاکسازی دیکەش دەست برا بۆ بابەتی موچە، ئەوانەی کە 2 موچە و 3 موچە و چەند موچە ئەوانیان هەیە. چاکسازی دیکە بریتیە لە ڕێخستنەوەی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بە خاڵە گومریەکان، بە داهاتی ناوخۆ کە بەداخەوە لە هەندێک شوێن هەتا ئەم چرکە ساتش قسەکەین
وەک پێویست ناتوانراوە ئەو چاکسازی حکوومەت دەیەوێت لەوێ جێبەجێ بکە بەڵام هێشتا ئیرادە هەیە و بەردەوامی هەیە بۆی لەو شوێنانە شۆکو خۆی جێبەجێ بکرێ لە هەموو حاڵەتێکە حکوومەت هێرێمی کوردستان لە ماوەی 30 ساڵی ڕابردووە ڕوبەڕووی کۆمەڵێک تەحەدی و قەیرانی گەورە بووتەوە کە بە پاڵپشتی بە سەپۆرتی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتەکانی دیکە هەرێمی کوردستان توانیوێتی تا ئێستا ئیدامە بداوە بێشک ئەم ماوەی ساڵشکە لە بەردەسایە ئەگەر بارودۆخی گەورەتر لە ئیرادەی هەرێمی کوردستان لە توانای هەرێمی کوردستان ڕوونەدا حکوومەت هەرێمی کوردستان هەنگاوی دیکەی ماوە بۆ چاکسازی و دەیەوێت بینێەوە لە چەند ڕۆژی ڕابردووە هەم دیزجارێکی دیکە حکوومەت هەرێمی کوردستان بە لیست مەسەلەن لە بابەتی چاکسازیە لیستێکی بڵاو کردوێتەوە کە هەزاران موچەی نایاسایی کە هەبوون بڕاونەوەوانە لام ینی دەبێت ئێمە لەوە تێبگەین کە بارودۆخی ئێمە لەگەڵ بارودۆخی ناوچەکە فەرقە ئێمە دۆخێکی تایبەتمان هەیە و دەبێت هەموو هێزەکان ئەوەی لە ناو حکوومەتەوە ئەوەشی لە دەرەوەی حکوومەتە دەست بەم بارودۆخەوە بگرن بۆی هەمومان هەبی ئەگەر ئەمە نەبێن دەسەڵات دەبێت نە ئۆپۆزیسیۆن نەبێ نە کەس مەیلی نەبوونی ئەمەش لە بەغدا هەتا ئێستا زۆر زاڵە و ئامادەیە بۆی ئەمەی کە هەمانە نەمان بێت کاک ڕەبین لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێیە کۆرۆناڤایرۆس جیهانی تەنیەوە و ئەمە بارگرانێکی گەوری لەسەر ئاسی جیهان دروست کردو بە تایبەتیش بۆ وڵاتانی جیهانی سێ ئیشکالی گەورەی دروست کرد و کابینەی نۆژ لە دەستپێکی دروستبوونی کابینەکەیە بوو چەند مانگێک ڕاگەێنرا بوو ینی سەرباریەوەی کە خەون و خەیاڵی گەورە هەبوو کۆرۆنا ئیشکالی گەورەی دروست کرد لەوەی کە بەشێکی زۆر لە دەواازەکان داخران لە بواری وزەیە ئیشکالەتی گەورە دروست بوو لە ڕووی یاریکردن بە نرخەکانەوە ئیشکال دووبارە دروست بوو ئەو بۆ خۆی یەکێک بوو لە ئیشکالتانی کە تەسەوڕەکەم زۆرترین ڕێگری بۆ بەش لە پرۆژەکانی حکوومەت هەرێمی کوردستان کردنا ڕەنگە کابینەکە دەستکەوتی گەورەتریشی هەبووە بەڵام پێم خۆش لەو ڕوانگەی و هاوکاتی ئەو ڕێگرێت جیهانیە ینی شتێک هەیە کە بەردەوام لە عێراقەوە ئیشکال و ئاستەنگی جیاواز بۆ هەرێمی کوردستان دروستەکرێت بە تایبەتیش لە پرسی داراییە لە ساڵانی کۆتایی 2013 و سەرەتای 2014ەوە بڕینی بەشە بودجەی خەڵکی هەرێمی کوردستان و دروستکردنی جۆرێک لە گەمارۆ لەسەر هەرێمی کوردستان چاو هەڵنەهاتن بەو دەستکەوت و پێشکەوتنانی کە لە هەرێمی کوردستان هەبوو خوێندنەوەی جەنابەت چیە بۆی کە هەرێمی کوردستان سەرباریەوەی کە زۆرجار دەست پێشخەریەکە بۆی کە لەگەڵ حکوومەتی عێراقیە بگاتە ڕێکەوتنێکی مامناوەندی و کێشە هەڵپەسێراوەکان بەرەو چارەسەر بردن ببا بەڵام ئەو حکوومەت عێراقیە کە بەردەوام لە ساڵانی ڕابردووە پێش لە کابینەوە گەمارۆیەکی خستۆتە سەر هەرێمی کوردستان و لە پرسی بودجە و موچە ئیستحقاقی خەڵکی کوردستانی بڕیوە و وەک جۆرێک لە سزایەکی سیاسی و دارایی گەوری خەڵکی کوردستانیەوە کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان توانی بەبێ ئەوەی کە حکوومەت عێراقی دەستبەرداری ئەو گەمارۆیانە ببێ سەرباری زودیەتی هەرێمی کوردستان لە چوونی وەفدەکان لە وەڵامدانەوەی داخوازیەکانی ئەوان لە شەفافکردنی پرسی نەوت و وزە لە کوردستان بەڵام حکوومەت عێراقی ئامادە نەبوو لە بەرامبەر هەرێمی کوردستان لەبەرەوەی کە بڕیارێکی سیاسی هەبوو لە ناوەندەوە نەرمی بنوێنێ سەبارەتبارەی کوردستان خوێنەوەی جەنابەت چیە لەوەی کە ئەم کابینەیە سەرباری بەردەوامیدان بە گەمارۆکان بەڵام توانی ئیداری ناوخۆ و ئیدارەی لایەنی دارایی هەرێمی کوردستاندا دەزانی کاک سەرباز جارێ من قەنەعەتم وایە لانی کەم بە درێژایی تەمەنی عێراق وەکو دەوڵەت لە 80 ساڵی ئەوەی کە لەسەر سونە مەحسوبە و لە 20 ساڵی دوای کەوتنی ڕۆژێمیش کە لەسەر شیعە مەحسوبە شەڕی ئیرادەی گەلی ئێمە کراوە چونکە لە ڕاستیە هەر میلەتێک ئیرادەی شکێندرا توانای کۆنتڕۆڵکردن و شکاندن و تاواندنەوەی زۆر ئاسانترە ئەم جۆرە حکومڕانیەی کە لە دوای 2003ەوە ئێمە کۆڵەکەیەکی دروستکردنەوەی ئەم دەوڵەتە نوێ بووین و لە 2005ەوە کە دەستورمان هەیە مافەکانی ئێمە لە دەستورا جێبەجێکراوە ینی لە 2008 لولێ دەبابەکانی ڕژێمی پێشووی یانهێنا ڕویان کردەوە کوردستان و خانەقین ئەمە دەرخەری ئەوە بوو کە لە عێراقدا هەتا ئەم چرکە ساتەی قسەکەین گوتاری پێکەوە بوون دیموکراسی کاری پێکەوەی شەراکەت و تەوازن و تەوافق ئیشی لەسەر ناکرێ ئەم شەڕی ئێرادەیە لە دوای بیانی جەنگی دیژی داعش لەبەرەوەی کورد بوو بۆ براوەی جەنگ و با بڵێن تاکی کوردی ئیرادەی گەشت بوو ئەوەی کە وەکەڵێ
لوتکەی بەرزی خۆی و ڕیفراندۆمی کوردستانیش ئیرادەی خەڵکی بردە لوتکە 16 ئۆکتۆبەر لە ئەسڵا نیەتی پشتی 16 ئۆکتۆبەر بریتە لە شکاندنی ئیرادەی میلەتە. ئێمە بینیمان کە 16 ئۆکتۆبەر کرا هامەر و باجەرەکانی بەغدا هاتن نزیکی کەلار و کوڵەجۆ و ئەوە نەبوونەوە لەو سنوورەوە بۆی بڵێن ئێوە هیچ نین ئێمە هەر دەقێ بمانەوێت دەتوانین بەتایە زنجیرەکان بینە سەران. ئەم کابینەیەش بوو بە میراتگیری ئەو کابینەکانی تر کە تووشی ئەم قەیران و کێشانە بووبوویەوە. بۆیە سەرڕای ئەوەی کە تاوان جارێ ئەو لیژاناتەی کە دروستیان کرده بوو گوایە حکوومەت هەرێمی کوردستان ناشەفافە داهاتی خۆی ناقاتە ڕوو ڕێژێ موچەخۆری خۆی ناخاتە ڕووە ئیلا ئاخیریهی ئەوانە حکوومەت هەرێمی کوردستان وتی ئەوە هەموو دەرگاکان کراون لەکوێ ئەتانەوێت زانیاری کوێتانەوێ هی سنوور هی خاڵی و مرگی هی داهاتی ناوخۆ داهاتی نەوت ژمە ڕێژی فەرمانبەر و موچەخۆری ئێمە هەمووی خستە بەڵام ئەوە شەرجۆرێک بوو لە شکاندنی ئیرادەی ئێمە دەرکە و نەتیجە نە بابەت علاقەی بە ناڕوونی و ناشەفافی داهات و شتی ئێمەوە هەیە نە هیچ شتێکی تر بەڵکو ئەوان دەیانەوێت تۆ نەبی و ئەم کابینەی لە ڕاستیا شەڕێکی جوانی ئیرادی هەرێمی هێشتنەوەی ئیرادی هەرێمی کوردستانی کرد کە نەیهێشت ئیرادەی ئەم خەڵکە بە پاڵپشتی سەرۆکاتی هەرێمی کوردستان نەیهێشت ئەم ئیرادە بشکێ. خۆشبەختانە هەندێک بارودۆخ هاتنە پێشەوە و بەتایبەت لەو کاتێک کە نرخی وزە چووە سەرێ لە سوود و مەساڵحی ئێمە هاتەوە و شتێکی تریش کە حکوومەتی عێراقی بۆ خۆی کردو لە نەتیجە سوودی بۆ ئێمەشە بوو بابەتی بەرزکردنەوەی نرخی دۆلار بوو. حکوومەتی عێراقی بۆ کەمکردنەوەی بڕی بوو جێخۆی نرخی دۆلاری بەرز کردەوە بەمە کەم کورتگەێنانەکەی خۆی پڕکردەوە ئێمەش لەمە سوودمەند بوون کە مامەڵی 90 دۆلارە. لە هەردوو حاڵەتەکە حکوومەتی هەرێمی کوردستان هەم لە داهاتەکانی لە ئەوەی کە پێدەوترێ نەوتی و ئەوانشی کە پێداوترێ نانەوتری لە 18 مانگی ڕابردووە 2 مانگ حکوومەتی عێراقی 200 میلیارد دیناری ناردووە. ئەویدی 16 مانگی حکوومەتی هەرێمی کوردستان بەبێ ناردنی هیچ بڕەپارەیەک لەلایەن حکوومەتی عێراقی و توانیوێتی موچەی موچەخۆران دابین بکەوە. لە ڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارەتی فەرمانڕەوایی لە هەرێمی کوردستانە ئیش بۆەوە کاکە ئێمە قەراری قەدعی وان بگەینە قۆناغی کە پێویستمان بەوە نەبێ 1 دینارمان لە بەغداوە بۆ بێ و عێراق ئێستا ئەو جەنگە ئابووری لەگەڵ ئێمە دەستی پێ کردووە لەوەی کە بەناو دادگای فیدراڵی بڕیار دەردەکات لە دژی نەوتی هەرێمی کوردستان لەوەی کە کۆمپانیاکانی نەوتبانک دەکرێن لەلایەن سۆمە و لەلایەن وەزارەتی نەوتی عێراقی و چاوێن لە سوور دەکرێتەوە بۆی لێرە بەرهێمێنانەکانیان پاشەکشە پێ بکەن کۆڵی لێ بدەن وازی لێ بهێنن بۆیە چونکە دەزانن ئێمە کە سەربەخۆی ئابووریمان هەبوو ئیتر منەتمان بە عێراق نامێنێ. ئەمە بەومانە نییەوە ئێمەین عێراق پاڵەنین و ئێمە بڕوامان بەڵکو ئەوە هێزە سیاسەکانی عێراقین جارێ یعنی تۆ سیرکرد لە دوای هەڵبژاردنەکانی ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو یەک گوتارنیە لە عێراقا یەک گوتارنیە لە عێراقا جگە لە گوتاری جنابی سەرۆک بارزانی کە باسی پێکەوە ژیان و کارکردنی پێکەوەیی و تەوافق و تەوازن و شەراکەت و ئەوانە بکە هەمووی دژی یەکتر قسە دەکا ئیتاری تەنسیقی دژی سەدری دژی ئیتار ئەوە لەوێ دنیایە گروپاتی حەشد و چی ئەوانە هەیە کەس گوێ بۆ کەس ناگرێ و جگەلەوەی کە ویلایەتی فەقی خۆی بیوە لە عێراق دەیکا ئەمانە ئەو شپرزەیەن کە لە عێراقن و ئەمە بالنەتیجە تەسیری لەسەر ئێمەیە ڕۆژێک ساروخمان لە تارانەوە تێدەگیرێ هەموو جار ناجارێک ئەنواعی گروپاتی ناو حەج وەختێک دەزانی هەولێر دراوەتە بەر سەواریخ و کاتۆشا مەسەلەن بە هەموو جۆرێک شەڕی ئەوەکن کە تۆ بسڕنەوە بەڵام ئەم کابینەیە و ئەم دەسەڵاتداریی ئێسەی هەرێمی کوردستان و بەتایبەتیش ئەو تێگەشتنە قۆڵ و فراوانی جنابی سەرۆکایەتی بۆ ئیدارەدانی سەراعەکان بۆ سەرکەوتن لەسەر ئەو بەربەست و لەمپەرانی کە هەیە تا ئێستا باشیێناوە من ئومێدی باشم هەیە ئەگەر کارەساتی گەورەتر لە ئیرادی ئێمە ڕوونەدا بۆ ساڵی ئایندە بارودۆخ و هەم دارایی هەم خزمەتگوزاری هەم شتی دیکەش باشتر بێ. کاکڕێبین دەست خۆش بێ لە پاڵ ئەو دۆخی کە جەنابەت باست کرد کە جۆرێک لە شەڕی ئیرادەکراوە هەرێمی کوردستان توانی حزوری خۆی بپارێزێ و بەردەوامی بە حکوومەتەکە بادووە بەسەر قەیرانەکە نازاڵ بێت
ئەوەی شتێکە لە ناوخۆیان پامی کابینی نوێی حکوومەتی کوردستانە فرەیکردنی سەرچاودارایەکانە و زیادکردنی داهاتی ناوخۆیە. ئاین لە پاڵ پرۆسی چاکسازی و پاکسازیە تەوەرێکی دیکەی حکوومەت کە کاری لەسەر کراوە بابەتی فرەچەشنکردنی داهاتەکانە. خوێنە نابچێت لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوێ جیاواز لە حکوومەتی عێراقی جیاواز لە حکوومەتەکانی تری ناوچەکە هێندە پشت بە سامانی سروشتی و بە تایبەتیش بە نەوت و غاز نەبەسێ، بەڵکو ئەو ڕێکی جدیش لە بابەتی کشت و کاڵ و گەشتیاری و بازرگانی و فرەتکردنی سەرچاوەکانی دارایی بداتەوە. خۆی لە ڕاستیە کاک سەربەستیانی هەموو ئەو دەوڵەتانی کە یەک داهاتی سەرچاوی علمی ئابووری واڵێ، هەموو ئەو دەوڵەتانی یەک سەرچاوی داهاتیان هەیە ئەکرێت لە چرکە ساتێکا تووشی کارەساتێکی گەورە بێ و دووچاری ئیفلاسبوون و وەقەڵە خراببوونی لێ بکاتەوە. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی بردووە بۆ فرەچەشنکردنی سەرچاوەکانی داهات و بڕوای من کاک سەربەز دەبێت تۆزە لەما هەندێک واقعیانەتر بین و هەندێک ئەتوانم بڵێم زانستیانە تریش بین کە دەڵێن دەبێت با بڵێن ئیحتیمام بە کەرتی کشت و کاڵ بدرێ، بەڕاستی نابێ بۆ فۆرمە کلاسیکەی ڕابردوو بێ. دەبێت چەشنی کشت و کاڵکردن لە وڵاتی ئێمە فۆرمەکەی لەو فۆرمە کلاسیکیە کە زیاد لە سەدەونیوەکە با بڵێن مۆدیلێتی بگۆڕێ. ئەو هەموو زەویە زەراعی و سەرچاوە ئاویانەی ئێمە هەمانەهی ئەوەیە دوو دەوڵەت ئیدارە بدا بۆ دابینکردنی پێداویستیەکانی ناوخۆی نەکەوەی کە ئێمە بچینەوە دە وڵاتانی ئینەوە بێنی. بۆیە من قەناعەتم وایە کە لە پێشدا زۆر گرنگە ئێمە ژێرخانی ئەم چەشنکردنە دابنین و دوایەکە سەرخانەکەشی تەواو بکەین. کە دەڵێن ژێرخان ئەنی ئێمە وەکوتم زەوی کشت و کاڵی چاکمانەیە و ناوچەی زۆر باشمان هەیە بۆ ئاژەڵداری کە بێگومان ینی جناب تەزانی مەسلەی بۆ من دەوڵەتێکی گەورەی وەکو هۆڵندا بەشی هەرە زۆری سەرچاوی داهاتەکەی بریتە لە شیرەمەنیەکان کە ئێمە شوێنی زۆر باشمان هەیە بۆی کە بتوانین کێڵگەی گەورەی ئاوها بکەینەوە کە بۆ وڵاتەکەمانی سیفادەی هەبێت. لە مەسلەی گەشت و گوزارە هەرێمی کوردستان لە هەموو پارێزگاکانە شوێنی زۆر تایبەتی گەشت و گوزاری هەیە و لە ڕاستی ئەمە پێویستی بە پلانەوە لە پێویستی بە بودجەیەکی تایبەتە بۆی ئەمانە وای لێ بکات دوایەکە پارە بدەنەوە بە گیرفانی حکوومەت نەک بەڕاستی ئێستا ینی وەکو پێویست ڕێک نەخراوە و کارەکەشی ڕەنگە بە تایبەت ینی علاقی بەوە هەبێت کە ئیمکانیەتی دارایی ئەوەندە نییە کە تۆ بچی بڕێکی زۆر لەمان سەر بکەی، بەڵام لە هەمان کاتا نابێت لێشی دانیشی هەنگاو نراوە لەوەی کە هەندێک بەروبووم و کاڵای هەرێمی کوردستان بازاری لە دەرەوەی عێراقیش بۆ دۆزراوەتەوە. مەسەلەن لە 2 ساڵی ڕابردووە بەرهەمی هەنار لە هەڵەبجە و هەورامان و دەشتی شارە زۆر کە بەرهەمێکی زۆر باش و زۆر ئەوەیە هەناردەی وڵاتان کرا، مەسەلەن هەندێک بەروبوومیتری وەکو پەتاتەوە ئەوانە هەناردەکرا و ئێمە توانین ئەم بەروبوومانەی خۆمان هەم بۆ بازارەکانی دیکەی عێراق و بۆ بازارەکانی دیکە بن و ئەمە پلانی پێویستەکە پلانێکی گەوری وەزارەتی کشت و کاڵی هەرێمی کوردستان بێ. هەمە چەشنکردنی سەرچاوەکانی داهات هۆڵندەکان وەختی خۆی تووشی تەبەن وزەیان نەبوو، تووشی کارەساتێک بوون وزە تووشی کارەساتێ بوو، دوایەکە خۆیان دروست کردەوە هەموو ئەو وزەی لەو کاتەیە هەیەیان و ئێسش کە هەیەیان و هەناردی بازارەکانی شیەکەن پارەکەی لە کردەکانی تر سەرفەکەن. بۆیە زۆر وەڵی پشتیان بەوە نەبەستووە کە وزە دەوڵەتی هۆڵندی بەرێبەڕێەوە. لە هەموو حاڵەتێکە هەرێمی کوردستان هەموو سێکتەرەکانی فرەچەشنکردنی هەیە، بەڵام پێویستی بە ماستەر پلانی زۆر باش و پێویستی بە پرۆژەی زۆر باش و جێبەجێکردنەیە بۆی بتوانین بکەین بە سەرچاوی داهاتی واقعی بۆ هەرێمی کوردستان و لە تاک سەرچاوی ئەوە نەبینانی بەس چاومان لەوە نەبێت، چونکە ئەکرێت لە چرکە ساتێکە و مەسەلەن وزە لە جیهانە شتێکی بەسەر بێ یان بەدیلی وزە لە جیهانە بدۆزرێتەوە دوایەکە وڵاتانی فرۆشی وزە تووشی کارەساتە بن. وە لە هەموو حاڵەتێکە حکوومەتی هەرێمی کوردستان هەتا ئەم چرکە ساتە قسەکەین سەرڕای ئەو بربەست و قەیران و لەمپەرانەی کە هەبووە باشی هێناوە و من ئەگەر بارودۆخەکە بەم شێوەی ئێستا بەردەوام بێ من ئومێدی باشترم بۆ ساڵی ئایندەش لە کابینی نوێمێ. کاگ ڕێبین قسەکەمان لەسەر کابینەی نوێیەوە بەردەوامیدان بە کابینەکانی تر و دروستکردنی ئەزمموی حکومڕانی کوردیە. کابینەی نوێم کابینێکی گشتگیر بوو، ینی لە بەلاغی بڵاوکردنەوەی کابینەکە و لە وتاری سەرۆکی حکوومەتە و لە پرۆژە و ئەجندای کابینەکە ئەوە هاتبوو کە ئەم کابینەیە لەسەر زۆر سێکتەری جیاواز کارەکە. بە نمونە
بابەتی ئازادی و ئازادی ڕادەربڕین و دەرفەت پێدانی زیاتر بە میدیاکان و دروستکردنی کەشێک کە ڕۆژنامە نووسان بگەن بە سەرچاوەکانی زانیاری ئەوەی لە ماوەکانی ڕابردوش بینیمان کە سەرۆکی حکوومەت ناو بەناو لەگەڵ بەشە لە ڕۆژنامە نووسەکان کۆبووتەوە زۆر جار مؤتەمەری ڕۆژنامە نووسی بۆ گرتوون و وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان و وتەبێژی وەزارەتەکان بەردەوام ڕوونکردنەوە بڵاوەکەنەوە و بینیمان کە لە دوای کۆبوونەوەی سەرۆکی حکوومەت لەگەڵ بەشێک لە سەرنووسەر و بەڕێوەبەری نووسین و بەڕێوەبەری کەناڵەکانی ڕاگەاندن لە هەرێمی کوردستان بەیانێکیش دەرچوو یان جۆرێک لە ڕێنمایش دەرچوو لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ئەوەی کە فەرمانگەکان دام و دەستگاکانی حکوومەت کاراسانی زیاتر بکەن لە پێدانی زانیاری بە کەناڵەکانی ڕاگەاندن. خوێنەوەی جەنابەت چێ بووی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوێت ئەزموونی هەرێمی کوردستان کە ئەزمونێکی جیاوازترە بەراورد بە ناوەڕاست و باشووری عێراق بەراورد بە بەشێکی زۆر لە دەوڵەتانی ناوچەکە لە پرسی ئازادیەکان و لە پرسی دیموکراسیەت و لە پرسی گەشەپێدان بە کۆمەڵگەیەکی مەدەنی لە هەرێمی کوردستان هەنگاوی باشتر بنێت. دەزانین کاک سەربەست ئێمە لە بابەتی ئازادی و ئازادی ڕادەربڕین و ئازادی نووسین و تعبیر لە خۆکردن دەبێ وەکو پرەنسیپ لە لامان مەبادئ بێ و حکوومەتی هەرێمی کوردستان وەکو مەبدە وەکو پرەنسیپ بڕای بەمە هەیە کە دەبێ ئازادی بیرروڕاوە ئازادی ڕادەربڕین و ئازادی نووسین و ئازادی تعبیر لە خۆکردن و لە پانتایە سیاسی و کۆمەڵایەتی و فکری و ڕۆشنبیرەکانی ئێمە وجودی هەبووە و هەیە. ئێمە لە ڕاستیە لە هەرێمی کوردستان ئەزمونێکی با بڵین نادەوڵەتی کەموێنین لە مەنتیقەکە مثلا ئێمە لە مەنتیقە ئەزمونی نادەوڵەتیمان نییە کە فۆرمی حکومڕانیکردنی هەبێ وەکوی ئێمە و هەرێمێک بێ ئەوانە بۆیە بارودۆخی ئەمەش جیاوازترە لە دەوڵەتانی دیکە یعنی ئەگەر دەوڵەتانی دیکە ینی بەراوردێک بکەی ئێستا ڕەنگە تورکیا خۆی بە دەوڵەتێکی زۆر ئەوە بزانێت لیبرال و بڕوای بە مەسلەی بنەماکانی دیموکراسی وەوان هەبێ بەڵام لێرە سنووری ئازادی ڕادەربڕین سەرڕای ئەوەی کە تورکیا دەوڵەتە سەرڕاوێکە کۆماری ئیسلامی ئێران دەوڵەتە وڵاتانی دیکە مەنتیقە دەوڵەتن بناغە و وەکڵێ پرەنسیپ و ئینی خۆیان هەیە لە لای ئێمە پانتایی ئازادی ڕادەربڕین ڕەنگە بڵێن فراوانترەوە مەجای زۆرترە بەڵام بەداخەوە زۆر جار ئەم پانتایە قۆزراوەتەوە بۆ شتی دیکە بۆ لێدان لە هەرێمی کوردستان لێدان لە ئەزمونونەکەی لێدان لە ئەو پایانی حکومڕانی هەیەتی و نابەرپرسانە هەندێک میدیا یعنی بە جۆرێک لە جۆرەکان بە مەبەست و بەبێ مەبەست ئەو ئەکەنە ئاشی ئەوانەی کە یانەوێ ئەم ئەزمموی هەرێمی کوردستانە لەباربرن بۆیە سەرڕای هەموو ئەوەی کە هەندێک جار هەبووە بەناوی ڕۆژنامە نووسیوە ڕەنگەکاری ئیستیخباراتی کرابێ ڕەنگە ئیش لەسەرەوە کرابێ فڵان زانیاری لە هەرێمی کوردستان بدرێ بە جیهەتێکی دیکە کە نەیاری تۆیە بەڵام هەرێمی کوردستان تەمەسوکی خۆی بە بڕوابوون بە ئازادی ڕادەربڕینوانین ئینکرۆ من هیوادارم کە ئێمە پرۆژه یاسایەکمانەیە پرۆژەی یاسایی ڕۆژنامەگەری هەرێمی کوردستان من هیوام وایە بۆ هەموو دۆسیەیەکی میدیایی و ڕۆژنامە نووسی هەر کەیسێکی لەو بابەتانە لەسەر کاری میدیایی هاتە پێشەوە بە یاسایی کاری ڕۆژنامە نووسی حاکمەکانی ئێمە بەوە مامەڵە بکەن وەیتر لە بابەتی میدیا و کاری ڕۆژنامە نووسیا واز لە قانونی عقوباتی عراقی بێنن بەڵکو بەپی ئەو پرۆژه یاسایی کە لە پەرلەمانی کوردستان تایبەت بەکاری ڕۆژنامە نووسی هەرچەنەوە پرۆژه یاسا نەقسی هەیە خەریکەوەن کە هەندێک هەموار بکرێتەوە بە تایبەتەوەی کە علاقی بە میدیای دیجیتاڵیەوە هەیە بۆی هەندێک لەو فەوزایی کە دروست بووە لە هەرێمی کوردستانە لەو بازار گەرمیەی کە بۆ هەندێک شتی ناپێویست کە ئاکاری کۆمەڵایەتی و ئەو شتانی تێکداوە ئەوانە هەڕێک بخرێتەوە منیش ینی هاوڕایەوەم کە لە ڕووی کاری میدیای دیجیتاڵیەوە پێمە پێویستمان بە یاسایەکەیە کە کاری پێ بکرێەوە هەموو ئەولادانە کۆمەڵایەتی و سیاسی و ئاینی و ئەوانە هەمووی بە جۆرێک لە جۆرەکان بۆی شعوری گشتی کۆمەلگا بریندار نەکرێ بۆی عادات و تەقالید و دابوو نەریتی کۆمەلگا تێک نەشکێنرێ ئەوانش ڕێک بخرێتەوە بەڵام سەرڕای هەموو ئەوانش پانتایی نووسین پانتایی ڕادەربڕین پانتایی تعبیر لە خۆکردن لە هیچ شوێنێک هیچ کەسێکیان لە هەرێمی کوردستانە تەنیا ڕۆژنامە نووسێک نییە لە سەرکاری ڕۆژنامە نووسی لەبەرەوەی کار بۆ فڵان میدیاکە یان فڵان بیر و بۆچوونی خۆی دەربڕێەوە یاخود ڕەخنەی گرتووە لە حکوومەتی هەرێمی کوردستانیان لە دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەناو بەندین خانابێ ئەمە بە خۆشحاڵیەوە لە کاتێکدا جەناب دەبینی لە دەوڵەتی تورکیا بە ڕۆژانە سەدان ڕۆژنامە نووس و خەڵکی چالاکی مەدەنی ئەوانە
داخلێنە کونجی زیندان و هەرێکی بۆ مبەڕیراتێکی نادروست وێ لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارێتی حکوومەت هەرێمی کوردستان بڕوای بە مافی ڕادەربڕین و ئازادی ڕادەربڕین و تعبیر لە خۆکردن هەیە بەڵام بەڕاستی دەبێ مەدان بە حقیقەتە شابنی کە هەندێک جارم ئازادی چوەتە حاڵەتی ئەوەی پێدەوترێ بەرەڵایی بەداخەوە کە وشەیەکی جوان نییە بەڵام بەڕاستی چوەتەوە بۆیە پێویستی بەڕێخستنەوەیەکەی من هیوادارم پەرلەمانی و حکوومەتی هەرێم پێکەوە بتوانن ئەو پرۆژە یاسا چاکتر بکەن و دادوەرەکانیش ئیش بەوە بکەن وەکوتم نەک بە جەنابەت کارێکی ڕۆژنامە نووسیەکەی دوات ئەگەر کەسێک شکایەتێکی لە تۆ هەبوو جیهەتێک شکایەتی لە تۆ هەبوو بە پێی یاسای ڕۆژنامەگەری مامەڵە لەگەڵ تۆ بکرێ نەک بە پێی یاسای عقوباتی عراقی. کاک ڕەوێن سەبارەت بۆ بابەتێک کە باس کردەوەی کە زۆر جار میدیا بەلاڕیا براوەوە جۆرێک لە فەوزای دروست کردووە ینی هەر بۆ خۆی ئەساسی بنەمای چەمکی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی لە میدیایە ئەوەیە کە میدیا بە جۆرێک بەکاربهێنرێ لە خزمەتی چاکەی گشتیا بێ خۆ ئەگەر ئەم ئامانجەی نایەنەدی جۆرێک لە فەوزا جۆرێک لە خراپەکاری جۆرێک لە بێسەروبەری هێنایەکایە ئەو بێ بەیاسا دووارە ڕێک بخرێتەوە ئەرکی حکوومەت و پەرلەمان و جیهاتەکانە کاگربین بەرەو کۆتایی بەرنامەکەچین پێم خۆشە لەسەر ئەوە قسە بکەین کە کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان لەم 3 ساڵەیە بە گشتگیری کاری کردووە ینی هەرەوەی لە پرسی ئیدارەدانی قەیرانی دارایی و دابینکردنی موچەی خەڵکو و بژێوی و ڕێخستنی بازاڕەکانەوە لە فرە ڕەهەندکردنی سەرچاوەکانی داراییەوە لە کارکردن بۆی کە لە ناودام و دەستگاکان ڕۆتینات کەم بکرێتەوە باشتر خزمەتگوزاریەکان پێشکەش بکرێ تاوەی کە قسەمان کرد لەبارەی پرسی ئازادی و ئازادی ڕادەربڕین و مامەڵێکی باشترکردن لەگەڵ میدیا و میدیاکاران و ئەوەی کە لە ماوەکانی ڕابردووە بینیمان حکوومەتی هەرێمی کوردستان لە پاڵ ڕەهەندە ناوخۆیەکانە لە پاڵ سێکتەرە ناوخۆیەکانە گرنگی بە پرسی پەیوەندیکی باش لەگەڵ وڵاتانی دراوسێ و دیبلۆماسیەتێکی سەرکەوتوش لەگەڵ دەوڵەتە زلهێز و کاریگەرەکانی دنیایەوە پێم خۆشە جەنابەت وەکو چاودێرێکی سیاسی گەشتبینی بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان کابینینەوە بۆ داهاتوو بتوانێت ئەو ماوەی کە لە بەردەمیان ماوە و ئەو میراتێکە بۆ کابینەی داهاتووی جێهێڵێت بە ئەم ئاراستەیە بۆ ئاراستەیە ڕوەکە هەرێمی کوردستان بەرەو موسسات بڕواوە خەڵک جۆرێک لە دڵنیایەکی لەوەی ئێستا باشتری هەبێت و ئەو پرۆژانەی کە چەند ساڵێکە یان بە درێژایی ئەزمونە بیناکرا و کابینە بۆ کابینە ئیزافی بۆ کراوە باشتر کراوە ڕێکتر خراوە ینی گەشتبینێ بۆی کە یان خوێندنەوە دوایە لەوەی کە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ داهاتووی نزیک بتوانێت کاراسانی زیاتر بۆ خەڵک بکە بابەتی خۆشگوزەرانی و فراهەمکردنی ژیانێکی ئارام و سەقامگیر بۆ هاوڵاتیان باشتر و لە دۆخێکی سەقامگیرترا بێت. خۆی لە ڕاستیە کاک سەربەستە ئەوە ویستی حکوومەتی هەرێمی کوردستانەوە جارێ لە بابەتی علاقەی دیبلۆماسی و ئەوانەیە کە جەنابەت باست کرد هەرێمی کوردستان لەم مەنتیقەی کە زۆربەی زۆری هاوکێشەکان لێرە گیراونەتە یەک بۆ نمونە جەنابەت دەزانی نزیک بە 11 ساڵە لە سووریا هەموو هێزە پێچەوانە و دژەکانی جیهان لە سووریا بۆکەڵێ لێ گیراون لە عێراق بە هەمان شێوەیە هەرێمی کوردستان توانیوێتی ژیرانە مامەڵە لەگەڵ ئەو بارودۆخە بکە و تەرەفگیری هیچ لایەک نەکات لەو لایەنێنی کە هەم هاتوونەتە ڕۆژەڵاتی ناوەڕاست و هەم هاتوونەتە ناو عێراقیش و ئەم بەشێکە لە عێراق ئەم پاراستنی بێلایەنی و پاراستنی هاوسەنگێ لە نێوانە هەموو هێزە دژبەرانە لە ڕاستیە مە جۆرێکە لە دیبلۆماسیەتێکی سەرکەوتوو کە هەرێمی کوردستان توانێتی ئیدارەی بدا و ئێمە نەبووین بە بەشێک لە ململانەکانی ئێران لەگەڵ نایارەکانی لە مەنتیقەکە و نەبووین بە بەشێک لە ململانی نایارەکانی ئێرانیش لە مەنتیقەکە هەتاوەکو چێتەوە بۆ ڕووسیا و سین و ئەوانە ئەمە با بڵێن لە ئینەکەیە بۆچی ئەمە بۆ هەرێمی کوردستان گرنگە حتا دوێنێ لە بەیاننامەی هاوبەشی کۆبوونەوەی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق و وەفدەکەی دەڵێت عێراقێکی یەکگرتووی بەهێزمان دەوێت بە هەرێمی کوردستانێکی بەهێزیشەوە مانای وایە تۆ لە ناو سلکە دیبلۆماسیەتەکە ئیتر خاڵێک نیت بەراوێز بخرێت و بکوژێنرێتەوە تۆ خاڵی خستنە ڕوویت ئەوە یەک دوو ئێمە بۆی کە ئەم دیبلۆماسیەتە سەرکەوتووەمان هەبێ ژیرانە دەستمان بۆ وزەی هەرێمی کوردستان بردووە کە
هەرێمی کوردستان چوەتە سەر نەخشەی وزە لە جیهانە ئەوانەی کە لە سیاست تێدەگەن دەزانن ئابووری یعنی ڕۆحی سیاست لەناو ئابووریشا وزە یعنی ئیتر ئەوەی کە تۆ دەجوڵێنێ بۆیە ئێمە بە حکمی ئەوەشی کە ژیرانە مامەڵەمان لەگەڵ ئەم دۆسیە کردووە بووین بە ژمارەیەکی لە گەڕ و نەچوە خوارەوە بۆ عێراق یان بۆ هەر نارێکی دیکە ئەمە بۆ مانە نییە ئێمە هیچ مەترسیمان لەسەر نییە تەحەدیمان لە بەردەم نییە لەم پەرمان لە بەردەم نییە لە بەردەمی موعامەرەی ئەقلیمی و موعامەرەی عێراقی و بەداخەوە هەندێک جار ناوخۆیی نین بەڵام ئەوەندە لە توانای ئێمە بووە وەکو دەسەڵاتدارەتی لە هەرێمی کوردستانە توانین ئەم بنیادەم بۆ خۆمان دروست بکەین و ئەم پەیوەندیە دیبلۆماسیانە لە سوودی هەرێمی کوردستان بگێڕینەوە و ئەمە تەئسیری ئیجابی لەسەر چی دەبێت تەقەن جەناب دەزانیەوە نزیک بە ساڵێک دەچێت جەنگێکی خراپ لە نێوان دوو دەوڵەتی من نزیک بە ئێمەش تا ڕادەیەکەن کە رووسیا و ئۆکرانیایە تەئسیری لەسەر بازار وزەی جیهانی هەبووە تەئسیری لەسەر بازار و خۆراک و پێداویستی خۆراکیەکانی جیهانە بۆ چونکە هەردوو دەوڵەتەکە دوو دەوڵەتی هەناردەکەری گەورەی هەموو زەن هەم خۆراکە جۆرا و جۆر سەرچاوە خۆراکی جۆرا و جۆرەکانی بە تایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاستن بۆیە ئەمانە تەئسیراتی لەسەر هەرێمی کوردستان بۆ بەڵام لە دیوێکی ترەوە ئێستا کیشوەری ئەوروپی و ئەمریکەکانیش لە دووی ئەوەن قیمەی جدەی دوێنێش بەشێک بوو لەوەی کە ئەو بۆشایی کە لە بۆمانە دروست بووە لە ئەنجامی شەڕی ئۆکرانیا و رووسیاوە بتوانرێت لە مەنتیقەکە دەوڵەتانی خاوەن وزە بڕی بکەنەوە خۆشبەختانە هەرێمی کوردستانیش من ناڵێم ئێمە دەبین بە بەدیلی رووسیا و دەبین بە بەدیلی ئۆکرانیا ئەوانەوە قسەی نامەنتیقی لاین تقریبا چونکە ئێستا ئەوان لە توانیان هەیە بە ڕۆژانە بە ملیۆنان بەرمیل نەوت و غازە ناردەکەن ئێمە هێشتا نەگەشتوینێتەوە ئاستە بەڵام ئەوان تێگەشتون لەوەی ئەگەر هاوکاری ئێمە بکرێت دەستگیرۆی ئێمە بکرێت ئێمە دەتوانین بەشێک لەو پێداویستیانە پڕ بکەینەوە بۆیە ئەمە باس کرد ینی چوومە سەرەمە ئەمانە بە ئەم پێدراوانە بە یەماڵە ئێمە لە بەردەمی چارەنووسی ئینشاءڵڵا لەمە باشترین و لە بەردەمی ئایندەیەکی لەمە باشترین و هەموو هەنگاوەکان و هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکومڕانێتی حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارەتی هەرێمی کوردستان بۆیە کە ئێمە بچینە بارودۆخێکی ئیستیقراری ئەمنی وەکوی کە الحەمدوللا ئێستا هەیە ئاسایشێکی تەواو ئارامەیەکی تەواو ئابوورەیەکی تەواو پێشکەوت و ژیان و گوزەرانێکی ڕەفاهێت بۆ خەڵکی خۆمان و ئەوەش بەتەنها وابەستە نییە بە لێزانی و بەکارزانی ئێمەوە وەکوتم هەندێک جار هەندێک لەو شتانی کە ڕۆیان لە هەرێمی کوردستان کردووە لە دەرەوەی ئیرادەی توانای ئێمە بوون ڕووشیان تێکردوین ئەگەر شتی گەورەتر لە توانای ئێمە ڕوونەدا من پێم وایە بۆ ساڵی ئایندەوە بۆ کابینەکانی داهاتوو تریش بووناغی گەورە دنراوە بۆی کە بتوانرێ حکومڕانێتێکی باش و ئیستیقرارەتێکی باش و ئاوادانێکی باش بۆ خەڵکی هەرێمی کوردستان بنیاد بنی. کاکەگەن ڕەحیم چاودێری سیاسی دەست خۆش بێ سوپاس بۆ هەموو ڕوونکردنەوەکانت و بۆ هەموو شیکردنەوەکانت سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕافە خۆشحاڵ بن. زۆر سپاس. ئازیزان بەم جۆراتینە کۆتایی بەرنامەی ڕافە تا ڕافەکردنێکی تر بە خۆتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.